هەڵسان بە سازانی پەناڵەکە سێ تەوەر لە خۆیەکدا. تەوەری یەکەم لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوا و چارەسەر، وها تەوەری دووەم تای خوێنبەربوون و چۆنێتی قوربانیکردن بە شێوەیەکی دروست، و هەروەها تەوەرێکی ترش ئەوەیە ئەرکی تاک و کۆمەلگا و حکومەت چییە بۆ خۆگونجاندن لەگەڵ گۆڕانی کەشوهەوادا. ئەرکی تاکەوەیە کە بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم گۆڕانی کەشوهەوا، بتوانێت وزە کەمەوەکە و هەروەها وزە کەمەوە بکە و لە هەمان کاتە بتوانێت کەرەس خوارد، یعنی چۆن عێراق وڵاتی یەشەشەم وڵاتە لەسەر ئاستی جیهان بۆ بەفیرۆدانی خۆراک بتوانێت خۆراکی پێویست بەکاردێت، ئەوەی کە زیادە ریسایکلینیکە. گرنگی بدەنە وەزە نێوبنەوەکان وەکو وزەی خۆر، وزەی با، وزەکانی تر کە نێوبنەوەیە لە وڵاتان تر بەکاتێت. ئەرکی حکومەتەوە نییە دانیشێت، ئەرکی حکومەتەوەی پلاندانە، پلانی استراتیژی 5 ساڵ، 10 ساڵ، 15 ساڵ، 20 ساڵ. بۆی چی بکەین؟ ئێمە لەگەڵ گۆڕانی کەشوهەوا لەگەڵ پلانی جیهانیە کار ئەوە بکەین چۆن خۆمان بگونجێنین، چۆن کاریگەریەکان کەم بکەنەوە، چۆن خۆمان بگونجێنین. بۆ نمونە لە کارتی کشتتوکاڵە پێویستی گرنگی بدەنە کشتتوکاڵی بەردەوام، گرنگی بدەنە کشتتوکاڵی چاندن بە بێکێڵان، کشتتوکاڵی ئۆرگانیک و هەروەها نوێکردنەوەی خاکەکان، کشتتوکاڵی نوێکردنەوەی خاک، یعنی دەیان جۆرترمانەیە بە سیستەمی تەکنۆلۆژیای وەکو هایدرۆپۆنیک گرنگی بدەینە ئەو جۆرە توێژینەوەی کشتتوکاڵی کارەوە بکەین. چی بنەتۆیەکی ئەوڕۆ جەنابی وەزیری وت 30 جۆر بنەتۆمانەیە، با فەرموو ئەوە لە بواری دانەوێڵا گەنمە، ئەی فەرموو لە بواری باغداریە چیتەیە، لە بواری تەکنۆلۆژیای هایدرۆپۆنیک چیتەیە، و هەروەها لە بوارەکانی تری لە بواری سامانی ئاژەڵ ئەبێ کشتی کار بکەین جۆرێک و یعنی توێژنەوەی بکەین، توێژنەوەی گۆڕانی کەشوهەوا، یعنی بۆ خۆگونجاندن لەگەڵ گۆڕانی کەشوهەوا. بەڵێ لە سنووری بۆ نمونە لە عێراق ئەگەر باسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بکەین، یەکێک لەوانە قەیرانی ئاوە. قەیرانی ئاو ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکار. هۆکارێکان بۆ نمونە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەروەها زیادبوونی ڕێژەی دانیشتوانە. ئەم گۆڕانکاریە کاریگەری لەسەر سەرچاوەکانی ئاو دروست کردووە، ئاوی سەرزەوی بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و هەروەها ئەمە مەترسی ئەوە زیادەکە کە وڵاتەکەمان ڕوبەڕووی قەیرانی ئاو بێتەوە، چونکە لە دوای ساڵی 2030 ئێمە کێشەی ئەومانە بۆ دروستە بێت کە بەشی هەر تاکێک لە دانیشتوانی عێراق بە تایبەتی باشوور عێراقدا ئەبەزیە بۆ کەمتر لە 1000 مەتر 3000 واتە ئەکەوینە سەر هێڵی هەژاری ئاو. بۆی ئەمە یەکێکە لەو بابەتانی کە گرنگە ئەبێ چارەسەری بۆ بدۆزینەوە. هەروەها بابەتی خۆڵبارین یەکێکە لەو بابەتانی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستان کردووە کە پێویستی بە چارەسەرکردنە، پێویستی بە چارەسەرکردنی ئەقلیمیە، بەڵام تا ئیساکە ئیش لەسەر ئەم بابەتە نەکراوە. لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئێمە کێشەی وشکە ساڵیمان هەیە، هەرچەند ناوچەکەمان تا ڕادەیەک کاریگەریەکان لەسەری کەمترە بە بەراورد لەگەڵ ناوچەکانی تری عێراقا، بەڵام بابەتی وشکە ساڵی لە ماوەی 5 ساڵی ڕابردووە 3 جار دووبارە بووەتەوە. ئەمە ئاماژەیەکە بۆ مەترسیەکی زۆر گەورە و پێویستە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانە ئیشی جددی لەسەری بکەن بۆ ئەوەی بتوانین ئەم حاڵەتە نەک چارەسەری بکەین، بەڵکو بتوانین چۆن خۆمان لەگەڵ یا بگونجێنین و زیانەکانی سەرجوتیاران و زەوی کشتتوکاڵەکان کەم بکەینەوە. زۆر ئێمە تەنها خۆتاژی بەردوومان نییە لە بگوازمان بۆ مرۆڤ، سەروی دووسەد نەخۆشی ترسناکمان کرد لە مرۆڤ تا ئاژەڵ بۆ مرۆڤ بازێ. ئێمە وەکو تای خوێنبەربوون قسەمان کرد، بەڕاستی ئەم ڤایرۆسە هەڕەشەیە بۆ سەر ژیانی هەمومان ئەگەر بێت و بە مامەڵەیەکی وای لەگەڵانەکەین زۆر ترسناکە، خاصەتەن ئێستا ئێمە بەرەو نزیکە بینەوە لە جەژنی پیرۆزی قوربان، خەڵکی قوربانیەکە ئەو قوربانیانەی کە ئەیکەن خوا نەخواستا ئەگەر ئەو ئاژەڵە هەڵگری ئەو ڤایرۆسە بێ مەترسیەکی گەورەیە بۆ سەرژیانی یەک بە یەکی ئێمە ئەوانی کە ئەو گۆشتە بە ئەخوات یا ئەوەی کە چاکی ئەکات سەری ئەبڕێ، واتە پێویستە ئێمە هەمومان پابند بین بەوەی کەوا ئاژەڵەکانمان لە قەسابخانەکانە لە ژێر سەرپەرشتی پزیشکە ڤێتەرنەریەکانە سەر بڕین بۆی دڵنیا بینەوە کە هیچ مەترسیەکی نییە بۆ سەر نەبۆ خۆمان نەبۆ دەوروبەرەکەیشمان. ئێمە سەروی
200 نەخۆشیمان هەیە کە زۆر مەترسیدارن و لە ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ ئەگەر مامەڵی تەندروست لەگەڵ ئاژەڵ و بەرەوبوومەکەی و گۆشتەکەی و شیرەکەیان نەکەین هەریکێ لەوانە ئەمە تای ماڵتایە نەخۆشی سیلە ئەوەی تای خوێن بەربوونە و چەنەها نەخۆشی تر هەیە کە سەرچاوەکەی ئاژەڵە ڕێنمایمان لە بۆ هاوڵاتیانەوەیە ئەو گۆشتەی کەیکەنە قوربانی ئەو زەحیەی کەیکەن ئەو قوربانی کەیکەن با لە ڕێگەی قەسابخانەکانەوە بێ با پزیشکەکان پشکنینی بۆ بکەن بۆ ئەوەی لە مەترسی و لە نەخۆشیەکان دوور بن. نابێت لەسەر جادەکان خوێنی ئەو ئاژەڵە خوانەخواسە بە ڤایرۆسیەوە بێتەوە ئیکەیتی ناو مەجارەکە بەڕاستی کارەسات دووسەکانەوەیە ئەمە لە ناو مەجارەیە کە بڵاو بێت بە شارێکان بە ژینگەیەکە تۆ بێتە ئەم ڤایرۆسە بێتە ملیۆنەها